دیدگای مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زیرەکی دەستکرد تەوەری ئەمڕۆمانە دکتۆر سامان حوسێن ڕاگری کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەدین میوانمانە. دکتۆرم کاتت باش. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە چەند بۆنەیەک پێداگری و تاکید لەسەر ئەم بابەتە ئەکاتەوە زیرەکی دەستکرد. پێت وایە زیرەکی دەستکرد بۆچی گرنگە بۆ هەرێمی کوردستان؟ ئەم کاتان باش، زۆر سپاس. سەرەتا بەر لەوەی کە وەڵامی پرسیارەکەی جەنابت بدەمەوە دەمەوێت باس لەوە بکەم کە ئاماژەکردنی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە بابەتی زیرەکی دەستکرد کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە کاتی بەڕێوەچوونی ئاهەنگی دەرچوانی قوتابیانی زانکۆی ئەمریکی لە دهۆک ئاماژەی پێکرد بەڕێزیان نیشانەی پەرۆشی و خەمخۆری بەڕێزیانە بۆ ئەم بابەتە و مایەی بایەخێکی زۆرە بە دڵنیاییەوە جەنابیان ئاگاداری ئەو پێشکەوتنە تەکنەلۆژیە ئەلیکترۆنیە خێرایەن کە سات بە سات ڕوودەدا و لە جیهاندا تەشەنەی کردووە. پێمان وایە زیرەکی دەستکرد گرنگە کە لە پرۆگرامەکانی خوێندنی ئێمەدا هەبێت و گرنگە کە ڕنگدانەوەی هەبێت لە سەرجەم دام و دەستگاکانی پەیوەندیدار بە حکوومەت و تەنانەت بە قتاعی خاص. پێمان وایە کە زیرەکی دەستکرد کۆمەڵێک سوودی زۆری هەیە. ئەگەر من لە تایبەت بە بواری خۆم کە بواری پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵایە باس لەوە بکەم، زیرەکی دەستکرد کۆمەڵێک سوودی زۆر بە بەکارهێنەرانی دەگەێنێ. بۆ نمونە لە کاتی ئەنجامدانی توێژینەوەی زانستی توێژەران و بەکارهێنەرانی ئەم پلاتفۆرمانە دەتوانن بە ماوەیەکی زۆر کەم زانیاریەکی زۆر بەدەست بێنن. طبیعی بەلەوەی کە زیاتر بچینە سەر ئەو بابەتە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە خودی زیرەکی دەستکرد چۆن کار دەکات. کۆمەڵێک پلاتفۆرمی ئەلیکترۆنی و دیجیتاڵی و ئۆنلاین هەن. ئەم پلاتفۆرمانە یاخود ئەم مۆدێڵانە ئەکسسیان هەیە، دەستیان دەگات بە کۆمەڵێک داتا و زانیاری گرنگ و ئەو زانیاریانە زۆرن لە ڕێگای داتابیسەوە بەدەستیان دەکەوێت و هەوڵ دەدەن ئەو زانیاریانە چ تێکست بن یاخود وێنە بن یاخود ڤیددیۆ بن پرۆسس دەکرێن و شێوازی پرۆسسکردنەکە بریتە لە پۆلینکردن و بە کاتیگۆریکردن و خاوێنکردنەوەی ئەو داتایانە و دواتر پرۆسسکردنەکە بەردەوام دەبێت بە شێوازێک لە ڕێگای بەکارهێنان و چەسپاندنی چەند یاسا و ڕێسایەکی ڕاضیاتی و خواریزمی کە وا دەکات کە ئەم زانیاریانە بکرێن بە دیجیتال و داخلی ئەو مۆدێڵە یاخود ئەو پلاتفۆرمە ئەلیکترۆنیانە بن کە دواتر قوتابیان و بەکارهێنەرانی ئەم سیستەمە سوودیان لێ ببینن. طبیعی وەکو باسمان کرد لە سوودەکانی ئەوەیە کە زانیاریەکی زۆر لە ماوەیەکی کورت دەبەخشێ بە بەکارهێنەرانی و لە هەمان کاتا دەکرێت بە شێوازی جیاجا ئێمە سوود لەو زانیاریانە ببینین کە لە ڕێگای AI یاخود زیرەکی دەستکردەوە بڵین بەدەستی دەهێنین. ئەگەر بمەوێت نمونەیەکی پراکتیکی بدەم بە جەنابێت، توێژەر بۆ نمونە ئەگەر بێت توێژینەوەی بکات دەتوانێت لە ڕێگای بەکارهێنانی زیرەکی دەستکردەوە بە داخلکردنی ئەو توێژینەوەیە لە یەکێک لە پلاتفۆرمەکان دەتوانێت بە زووترین کات داوای ئەو بکات کە خاڵە لاوازەکان و خاڵە بەهێزەکانی توێژینەوەیکی دیاریکراوی بۆ دەستەبەر بکات بە چەند چرکەیەک بۆی دەستەبەر دەکات. دەتوانێت بۆ نمونە داوا بکات کە AI توێژینەوەکەی بۆ کورت کاتەوە، دەتوانێت پێی بڵێ کە دەرەنجامەکانی توێژینەوەکە چین. هەموو ئەم زانیاریانە لە ماوەیەکی چەند سانیەی دەتوانێت بەکارهێنەر دەستەبەری بکات. باشە دکتۆر، لە هەرێمی کوردستانە لە هەموو سێکتەرەکانە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم کە لە هەموو سێکتەرەکانە طبعاً حکوومەتی هەرێمی کوردستان چەند هەنگاوێکی گرنگی دەست پێ کردووە لە دامەزراوەکانی حکوومەتەوە هەر لە بە دیجیتالکردنی بانکەکانەوە. ئەوەتانێ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە زانکۆی دهۆک داوای کرد کە لە بواری پەروەردە و خوێندن و زانکۆ بە شێوەیەکی گشتی زیاتر کار لەسەر ئەم بابەتە بکرێت. ژێرخانی هەرێمی کوردستان بۆ ئەم بابەتە چەندێ فراهەمە؟ بڵێ کە باسی ژێرخان دەکەین ڕاستیە پێویستە تەرکیز لەسەر دوو بابەت بکەین. یەکەمیان ئەوەیە ژێرخانی فعلی لە بوونی بابەتی دیجیتاڵی و کۆمپیوتەر و
هێڵی ئینتەرنێت و با بڵین شارەزایی لە بواری نێتوەرکینگ و ئەم بابەتانە کە لایەنە تەکنیکەکەی بەڕاستی زۆر گرنگە دەکرێت مەسەلەن داون دەستگاکانی حکوومەت خۆیان وەڵامیان هەبێ بۆ ئەم بابەتە ئەگەر بۆ نمونە من سەبارەت بە وەزارەتی خوێندنی باڵا قسە بکەم ئێمە بەڕاستی لەناو وەزارەتی خوێندنی باڵای حکوومەت هەرێمی کوردستان تااقاتی باشمان هەیە و سەرچاوی مرۆیی باشمان هەیە بۆی کار لەسەر ئەم بابەتانە بکات بەڕاستی و لایەنەکەی تری ئەم بابەتە ئەوەیە بەڕاستی هەر بواری تەکنیکی نیە بواری لێکۆڵینەوە و پرۆسسکردنی زانیاریەکانە و بەدەستێنانی زانیاریەکانە ئێمە لەم بوارەیە خودی بابەتی زیرەکی دەستکرد بابەتێکی جیهانی نوێیە تا ڕادەیەک چەند ساڵێکە ئەتوانم بڵێم لە کوردستان کاری لەسەر دەکرێ و باڵێن ئێستا لە ڕووی نێودەوڵەتیشەوە لە چەندین وڵات توێژینەوە دەکرێت تا بگەین بەو دەرەنجامەی کە سوودەکانی بەرامبەر بە زیانەکانی چین بەڕاستی هەر لەم ڕۆ حەزەکەم لە ڕاستیە ئاماژە بەوە بکەم کە خودی جەنابی سەرۆکی حکوومەت جنابیان شارەزای ئەو بابەتەن کە جگە لەو سوودانی کە ئێمە باسمان کرد بۆ زیرەکی دەستکرد کە لە ماوەیەکی کورت تا کۆمەڵێک زانیاری دەبەخشێت بە بەکارهێنەران بەڵام هەندێک زیانشی هەیە مەفروزە بەجددی هەڵوەسەی لەسەر بکەین و لە ڕێگای ئەنجامدانی توێژینەوەی زانستی و دەستەبەرکردنی کۆمەڵێک ڕاستپاردە و دەرەنجام کار لەسەر ئەو توێژینەوانە بکرێت تا بگەینە ئەو دەرەنجامەی کە ئایا زیانەکانی زیرەکی دەستکرد چییە و چۆن دەتوانین ڕوبەڕووی ئەو زیانانە ببینەوە بۆ نمونە بەشێک لەو داتا و زانیاریانەی کە لەوانەیە لە پلتفۆرمە ئەلکترۆنیەکانە هەبن لەوانەیە لایەنگیری تێدا بێت بەشێک لەوانەیە لەو زانیاریانە بەڕاستی ئەجەندایەکی دیاریکراوی لە پشتەوە بێ ئەو بەکارهێنەر دەبێت کەمێک حەزر بێت لەوەی کە ئەو زانیاریە چۆن بەکار دەهێنێ یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان ئەوەیە کە زیرەکی دەستکرد لەوانەیە لە داهاتوە بێتە مەترسی بۆ چەندین هەلی کار لەسەر ئاسی نێودەوڵەتی چونکە تاکە جیهازێک تاکە ئامێرێک ئەتوانێت بێتە جێگرەوە بۆ زیاتر لە سەدان مرۆڤ کە لە شوێنێکی دیاریکراوە کارەکەن و لە هەمووشی گرنگتر سەبارەت بە ڕەوشی ئێمە سەبارەت بە خەڵکی ئێمە و بەکارهێنەرانی ئێمە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی من بە پێی پسپۆری خۆم لە پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵا ئەوەیە کە قوتابی کاتێک کە ئەم بابەتە بەکارێنە بابەتێکی پێی دەوترێت ئۆڤەرریلاینس یعنی پشتبەستنی تەواو بە زیرەکی دەستکرد پشتبەستنی تەواو بە زیرەکی دەستکرد بەڕاستی وەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی کرد پێوانیە پشتنی بیری ڕەخنەگرانی قوتابی بەڵێ پێش ئەوەی ئێمە بکەوینە سەر بەکارهێنانی ئەم بابەتە بە چڕی ئەگەرچی لە هەرێمی کوردستانە بەکارهێنانی زیرەکی دەستکرد بەرەو پێشەوە چووە بەڵام پێتوانێت لە پرۆگرامەکانی خوێندندا دەبێت گرنگی پێ بدرێت بۆ ئەوەی ئێمە ڕاهێنانێکی باشمان هەبێ بۆ ئەم نەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە پرۆسی خوێندنە بەدڵنیاییەوە نەک هەر بۆ نەوەی تازە بەڵکو وەکو جەناب لە سەرەتای پرسیارەکەش ئاماژەت پێکرد بۆ جیلی ئێمەمانان ئەوانەی کە خەریکە مەسەلەن تەمەنیان دەگاتە حەدێک تێدەپەڕن با بڵێن چکۆکو جەنابەت ئاماژەت پێکرد وەکو جەنابی سەرۆکی حکوومەت ئاماژەی پێکرد خەڵکێک ئەگەر مەسەلەن نەتوانێت لەگەڵ ئەم شۆڕشە تەکنەلۆژیە ئەلکترۆنیە دیجیتالیە خۆی بگونجێنێ بەڕاستی دادەبڕێ و بە پاش دەکەوێت بوونی زیرەکی دەستکرد لە پرۆگرامەکانی خوێندن حتمیە چونکە کەس ناتوانێت جارێکی تر بەر بەم شۆڕشە بگرێت بەڕاستی هەر لەبەر ئەوەش بوونی زیرەکی دەستکرد لە پرۆگرامەکانی خوێندن گرنگە بۆ ئەوەی کە کاتێک کە باس لە زیانەکانی بەکارهێنانی زیرەکی دەستکرد دەکەین دەبێت لە کەشێکی کۆنتترۆلکراودا ئەم بابەتە بەکار بهێنرێ ئەگەر بتوانم نمونەیەکی پراکتیکی بدەم بە جەنابێت کاتێک کە منداڵ گەورە دەبێت لە ڕووی با بڵین دەروونزانی پێمان دەڵێت کە منداڵ پێویستە لە منداڵیەوە ڕێگەی پێ بدرێت کە تعبیر لە خۆی بکات کە هەڵە بکات بۆەوەی کە ئەزمموی هەبێت و لە نەتیجە ئەو منداڵەکە گەورە دەبێت بە کەسێکی ئەزموندار دەبێت و کەسایەتیەکی بەهێزی دەبێت بەڵام بە پێچەوانەوە ئەگەر هەموو شتێک باوکودایک بۆی دەستەبەرکەن پێ بڵێن ئەمە ڕاستە ئەمە هەڵەیە هەموو کارەکانی هەموو پرسیارەکانی باوکودایک وڵامی بدەنەوە احتیمال هەیە ئەو منداڵە کەسێکی لاوازی لێ دەرچێت ئەمیش تقریبا زۆر لەوە دەچێت کە ئەگەر قوتابیەک بۆ نمونە لە پرۆگرامەکانی خوێندن هەمیشە پشت بە زیرەکی دەستکرد ببەستێ بەڕاستی لەوانەیە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە بیری ڕەخنەگرانە لای ئەم قوتابیە گەشە نەکات و ئەگەر ئاسایی بێ من نمونەیەکی تر بدەم لەو بابەتەوە دکتۆر من طبیعی من
دکتۆر ئەگەر ماگووری وەڵاهی لەبەر کەمی دەرفەت و کاتەکەمە پێمان خۆشە لە پرۆگرامێکی چڕترە قسە لەگەڵ جەناب بکەین لەسەرم پرسە دەرفەت و کاتەکە هەر ئەوەنەیە لەگەڵ بەڕێستان سپاس دکتۆر سامان حوسێن ڕاگری کۆلێژی زمان لە زانکۆی سەلاحەدین سپاس بۆ ڕوونکردنەوەکانی بەڕێستان.